کورد چۆن دەیتوانی کورسیەکانی لە عێراق زیاتر بکردایە؟ یاسای هەڵبژاردن گەورەترین زەربەی لە کووردا. عێراقیەک بازنەی هەڵبژاردن بووایە، کورد زۆرینەی کورسیەکانی دەبردەوە بەهۆی ئەوەی زۆرترین دەنگدەر لە ناوچە کوردیەکان بوو. بە گوێرەی ئەنجامە بەرەیەکانی هەڵبژاردنی عێراق بەهای کورسی لە ناوچە کوردیەکان بەراورد بە ناوچە عەرەبیەکان زۆر بەرزتر بووە. بەدەستهێنانی کورسی ژمارەی دەنگی زۆر زیاتری لە عێراق پێویست بووە، هەر بۆیە کورتی وادار بوو هەڵبژاردن بە یەک باز نەبووایە. دابەشکردنی عێراق بەسەر 18 بازنەی هەڵبژاردن بۆ داواکاری ئەوەی دەنگی کورد لە زۆر شوێن بفەوتێت، بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان. لە هەرێمی کوردستانیش بەهای یەک کورسی لەسەر و 25,000ەوە بوو. بەڵام بۆ ژمارە دەنگە لە زۆرینی ناوچە عێراقیەکان نزیکەی 2 کورسی بەدەست هاتووە. بۆ دیاریکردنی بەهای 329 کورسیەکەی پەرلەمانی عێراق پشت بەستراوە بە فۆرمی خۆراک بۆ ئەوە شەریمی کوردستان بەرکەوتەکەی بە شێوەیەک بووە کە هێزێکی وەک یەکێتی لە سلەیمانیدا زیاتر لە 250,000 دەنگی هێناوە. بەڵام ژمارەی کورسیەکانی لە نێوان 8 کورسیدا دەبێت، بەڵام لە ناوچە عەرەبیەکان لیستێک بە 40,000 یان 50,000 دەنگ 4 کورسی بردووەتەوە. بە گوێرەی سیستەمەکە ڕێژەی بەشداری خەڵک لە پرۆسی هەڵبژاردن بەهای کورسیەکان دیاری دەکات، هەر بۆیە ئەگەر لەسەر ئاستی عێراق یەک بازنەی هەڵبژاردن هەبوایە، ئەو کاتە کورد دەیتوانی بەم ژمارە دەنگی ئێستایەوە بە هەموو لایەنەکانەوە ڕێژێکی زۆر زیاتر لە ئێستا کورسی بەدەست بێنێت.